سلاوین گرم و ام کیف خوشن جارکدی بدیدار و شاد بین گلی تماشاوانین کرد کنکشن ده برنامه ایرودا آمادکاری جبو رفراندومی لحریم کردستان عراقی اری امریکا چی دی بیجا جبو دامزراندنا دولتکا کردی امی بری خوابدن داخویانیا راگهاندنا سرخوابونا امریکا سلاوین دوباره گلی تماشاوانین هجا سروکی حریم کردستان عراقی مسعود بارزانی چوه پرلمان هریمی و داخواست کرد بلز کمیسیونکا هلبجارتنا یا سربخوا لهریمی پیک بینن جبو کو آماده کاریان بکا جبو رفراندوم لسر بنده 140 دستور عراقی و هر وصا لسر امکانا راگهاندنا جدابونی ج عراقی پێشمەرگەکانی هەرێمی ئۆتۆنۆمی کوردی کاردانەوەیان لەسەر پێشەڕەوی و دەستگرتنی میلیتانانی سونە بەسەر چەند ناوچەیەکدا پیشانداوە و کۆنتڕۆڵی شاری کەرکووکی مشتومڕ لەسەریان کرد و هەروەها ناوچەکانی دەوروبەری. مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق بە دەنگی ئەمریکای گوت وڵای ئەمە مافێکی سروشتیە و ئەبی بژبی ئەبێ ئەوە بێتە دی و بۆ بزانم ئێستا زەمینەکەش لەبارە وڵاتێگرتوەکانی ئەمریکا بەردەوامە لە بەرهەڵستیکردنی خۆی بەرامبەر مەسەلەی سربەخۆیی کورد. گۆڕینە سیاسەتی لڤرنینە مەگوتیەک و عێراقەکە ئەیگردی عێراقەکە هەرێ بەهێزە. بەڵام ڕابەرانی کوردی استراتیژێکیان هەیە ئەوەی وا دەکات مەسەلەی سربەخۆیی کورد لای وڵاتێگرتوەکانی ئەمریکا پەسەند بێت. وان دەوێت خۆ گەلک دیار نەکەن کو ئەو سەرخوابوونێژ عێراقی ڕادگەهێنن لێ بزۆرەی وێ دەکەن وەک ئەنجامێ بێسەروبەریا لە دۆروبەرین وان دەقەومت. ئەم ڕوانگەیە لە میانەی دیمانەیەکی بەشی فارسی دەنگی ئەمریکا لە وتەکەی بەڕێز بارزانیدا ڕوون و ئاشکرا بوو. وەزایەکی ئاڵۆز وەزایەکی زۆر ترسناک ئێمە ئێستا هەوسنوورین بە درێژایی 1050 کیلومتر لەگەڵ خوشمان نازانین کێن هەمووی تێرۆریستن خەڵکی ترە تێکهەڵن کێن بەڵام ئێستا وەزایەکی تازەیە لەبەرەوە من باوەسانی نابینم عێراق وەکو جارانی لێبێتەوە. مەسعود بارزانی دەڵێت ئەو بەرهەڵستیە بەهێزەی لە ڕابردوودا بەرامبەر سربەخۆیی کورد هەبوو چیتر ئەو بەرهەڵستیە نییە. وڵی لەگەڵ هەموو لای واسمان کرد لەگەڵ ئەمریکا و لەگەڵ ئەوروپا و طبعا ئەو شدەتەی جاران هەبوو ئەو ڕەفزەی کە جاران هەبوو بەماوە ئێستا هەست ناکەین چونکە بۆ ئەوانی زۆر حەقایق دەرکەوتوە. دەبێت مەسعود بارزانی هێشتا هەر وریا بێت و دۆستە دێرینەکانی لە واشنگتن زویر نەکات و هەروەها دۆستانی نوێی لە تورکیا و ئێران و تەنانەت هەندێک لە هاوڵاتیانی خۆشی و ئەو ستراتیژیەکە گەلک خەتەرە لێ خەتەراوی گەلک کێمترە ژیابەرێ. لە ڕاستیدا چەندان لە شارەزایان پێیان وایە هەرچی لە کوردستانی عێراق ڕوو بدات عێراق هەرگیز ناگەڕێتەوە دۆخی پێشووی واتە بەر لەوەی ملیتانانی سونە دەست بەسەر چەندان ناوچەدا بگرن لە خۆرئاوا و ناوەڕاستی عێراق. پەیوەندیە هەتا نەها دنێڤبەرە بەغدا و هەرێماندا هەی نافەگەرتەوە ئەو هەرێمن لە دەرڤەی کۆنتڕۆلا بەغدانە دێ دەست هەڵاتە ئۆتۆنۆمی هەبتن بەری نەهاوان نەدیتیە. شارەوانانی سونە ئێستا بە خۆیان دەڵێن دەوڵەتی ئیسلامی جا ئەگەر بتوانن درێژە بەم ڕۆژەیان بدەن یان نا هاوکات چەکدارانی دەوڵەتی ئیسلامی هەلێکیان بۆ کوردەکان ڕەخساندووە خەونی لە مێژیان بۆ دامەزراندنی دەوڵەتێک بێن نەدی و ئایندەی دەوڵەتی عێراق بخەنە ژێر پرسیارەوە. سمکۆ عەزیز ڕادیۆی کوردی دەنگی ئەمریکا. و گەلۆ باوریا ئەمریکیان چییە؟ ئەمریکی چ دبێژن هەمبەری احتیمالا و کورد داخوازا دامەزراندنا دەولەتێکیان هەر چا بتن ژ عێراقی جودا بن. دەگەڵ من نەها دکتۆر کرمانج گوندی مامۆستا لە زانکۆیا تەنەسی ستیت. گەلک بخێر هاتی دکتۆر. سپاس کاکێ دەخێر. ئەمریکی چ دبێژن؟ ئەمریکی ئەوی دبێژن ئەوە کو نەوێن سەر ئاستە جیهانێ وەسا بهێنە دیتن کو ئەوان پشتگیری لە دابەشکردنا عێراقی دکەن لێ ئەس دبینم ئەوان پلانە بی هەیە یا دووە پلانە دووە هەیە چون ئەس باوەڕم باتنا خۆدا
پشتی پەردێ ئەو گەیشتینەوەی قەناعەتێ کو عێراق جارێکی نەشێن ئەو جارێکی دی عێراقی کو ئەو عێراقی بەرێ هەبیە ئەوانە بشێن جارێک دی ئەو عێراقی پێک بە بهێلن ئەو دەزانن کو ڕقەکی دیرۆکی کیر بینی شیعە و سوننا هەیە و ئێک زەڕەژی باوەڕی بینی کورد و عەرەبانی نەجا چ سوننا بێت چ شیعە بێت و جەوەکی وەزاشی دروست بووە لە نەتیجەی ئەو خەتەری داعش چێکردە ئەوژی گەیشتینەوەی قەناعەتێ بلا وەکو لاست چانسە دیماهیکێ بدەن کارێکی بکەن و هەول بدەن وان پێکاتێت سەرەکی عێراقێ قانع بکەن و بە هەورە جارێک دی حکوومەتێکی نیشتیمانی چێ بکەن لێ عێراق چ وەختێک هەول نەدایە ئەو هەویەتی نیشتیمانی بۆ هەوڵاتیا چێ بکاتن هەمی گاوە کەمینەی سوننەی عەرەب حکم کردیە بە ئاگر بە ئاسن شیعە چەوساندیتەوە کورد چەوساندیتەوە لەبەر هەندێژی تو وێ دیرۆکی لە نەزەر بگری و ئەو 10 ساڵی دیمایی کێژی پشتی و سەدام نەما بەرنامەی سیاسەتی وان شیعە و لە عینی وەختی سونناژی لەگەڵ کوردستانی لە نەزەر بگری جارێکی دی ممکن نییە ئەو وڵاتە وەلێ بێتن و ئەمریکا دوێتن لەبەر هەندێ ئەمریکا پلانە دوێژی هەیە پلانە دوێ ئەوە دی پشتەوانیە کوردان بکە پلانە دوێ ئەوە ئەو دەزانیتن عێراق دەهێتە تەقسیم بوون و لە تەقسیماتی عێراقی سێ پێکاتە چێت بیتن سوننا و شیعە و کورد و ئەو تراک ڕیکۆرد ئەو تراک ڕیکۆردی ئەو ڕیکۆردی و ئەمریکا گەل سونە و شیعە هەیە لە عێراقێ ئەمریکا گەیاندیتە قەناعەتێک بۆ ئەوەی جێپێ هەبیتن لە ڕۆژەڵاتە ناوین کوردا ئیسپات کردیە سەلماندیە و میلەتەکن دەشێ ئەمریکا دەشێ متمانە بەوا بکاتن باوەڕیا خۆ بوابینی دکتۆر هەلوێستی فەرمی ئەمریکا تەنها بهیسین دەبێژن و عێراق دەوێت یەکگرتی ببینێتن عێراقا یەکگرتی عێراقا بەهێزە دەبێت بەهاڤڕا کار بکەن لێ پرسێکدی هەیە گەلێک جارە ئەم دەبیسن ژ ئەمریکیان ژ خەڵکی دیژی دەبێژن سیاسەتا ئەمریکی یا تەقلیدی دەبێژنێ ئەوە کو حەز ناکەتن وڵات دابەش بن سنوور بێنەشکاندن لێ ئەگەر بوو دیفاکتۆ ئەمریکا یان ئەمریکی پشتا دۆستێن خوا دەگرن دووبارکی ئەف کێسەدی ڕاست بدش بۆ کوردان ئەوە بۆ چوونێکی دروستە بۆ دروستیاوێ بۆ چوونێژی ئەم دەشێن بزڕینەوە سۆڤێتا بەرێ دیسان ئەمریکا بە عینی نوکە کوگەل عێراقی ڕفتار دەکاتن کو نابێت بهێتە تەقسیمکردن عینی وەختی سەردەمی جۆرج بوشی باب دەگوت رووسیا نابێت سۆڤێت نابێت بهێتە تەقسیمکردن ئەوە مشکلەی منطقی چێت کاتن لێ وەختی تەقسیماتی سۆڤێتی بووە واقعەکی سەر ئەرزی و ئەو وڵات هەریەکە ئیعلانی سەر بەخۆ یاخۆ کرد وی وەختی ئەمریکا پێشبڕکێ دەکرد کوچەوە زووتر عیلاقاتی دیپلۆماسی گەلوان وڵاتە چێ بکاتن و نوکەژی تو بەرێخۆ بدەیە وان وڵاتە وەختی دەگوتن مەسەر یەک لە دیدی ئەمریکایە ئەو بکو ئەو وڵاتانە شەڕ و ئاژاوە ناوبەینێوا چێت بیتن بەس نوکە تو بەرێخۆ بدەیە ئەو وڵاتانەی سۆڤێتی بەرێ کو ئیستیقلالیەتە خۆستاندن نوکە ئاشتی ترین وڵاتن لە دنیایەدا و بە سلم ڕەخێک و دوو دژین ئەوە دەکرێتن وەکی نمونەکی دیرۆکی ئیشارە پێ بکرێتن بۆ عێراقی پشتی کو دەهێتە وەختێکی سوننا ئاخی خۆت بیتن شیعە بە هەمان شێوە ملکیەتی ئەرزی خۆ دەبیتن کوردیش بە عینی وەخت ئەوانە وەختی هەندێک نابن جارێکدی بچن شەڕیەک و دوو بکەن دەکەونە بن کۆمەڵک مەسائلی قانونی جیهانی و هەریەک هەوڵ دەداتن وڵاتی خۆ ئاوەدان بکەن خۆ پارێزن ئەوەم هیویدارن ئەو هەرێمن کو نەهات بێژنێ هەرێمن کێشە لەسەر نەبن جێ هەندێک و ببن جێ هەندێ شەڕ لەسەر وانە دەبێتن دکتۆر کرمانج مامۆستا لە زانکۆیە تەنسی ستێت گەلک سپاس سەرسەرێ من سپاس بەهۆژی و پشتی کۆمبوونا برێز سەرۆکی هەرێمێ مەسعود بارزانی دیگەل جۆن کری دەماسەرەدانا عێراقی کری و هەرێما کوردستانێ کری برێز بارزانی دوو ژ ئالیکارên خوا هەناردن واشنگتن ji بۆ ku کاربدەستان ببینن و لە جivînekê jî amade bûn li Washington Institute hevkar Heyder Kerim li wê derbû ev raport amade kiriye.
پەرەسەندنی یاخیبوونی سونی لە عێراقدا بە ڕێبەرایەتی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام ناسراو بە داعش بە تایبەتیش پاش 9 لەسەر 10 مانگی 6 کە پەلاماری مووسڵیدا و بە خێرایی داگیری کرد و سوپای عێراق لەوێ تێکشکا نیگرانیەکی مەزنی لە جیهان ساز کرد. هەرێمی کوردستانی عێراقیش کەوتە خۆی بۆ گەڕاندنەوەی ناوچە جێناکەوکەکان بۆ سەر هەرێمی کوردستانی عێراق. جا بۆ باسکردنی ئەو قەیرانە و کاریگەریەکانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەڵسانگاندنی سربەخۆیی کورد، ئەنستیتوی واشنگتن میێوانداری شاندێکی حکوومەتی هەرێمی کوردستانی کرد کە بریتی بوو لە دکتۆر فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم و فەلاح مستەفا بەرپرسی و ئۆفیسی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان. ڕۆبرت ساتلۆف بەڕێوەبەری ئەنستیتوی واشنگتن کۆڕەکەی دەست پێ کرد. کوردستان لەسەرەوەی کارنامەی جیهانیدایە، ئەمە یەکێکە لە مەسەلە سەرەکیەکان ئەوەی کۆمەڵێک مەسەلە لە دەوری دەسوڕێنەوە. ئەوانەی هۆکارەکانی ڕووداوەکانی ئەم دواییەی عێراق بوون بە دڵنیاییەوە مەسەلەکانی پەیوەست بە کوردەکان مەسەلەیەکی نوێ نییە و کوردەکان بۆ چەندان ساڵە بە شێوەیەکی نادیار لە نێو سیاسەتی خۆرهەڵاتی نێوەڕاستدا بوون و هەروە پەیوەندی ئەمریکا لەگەڵ کوردەکاندا کارێکی نوێ نییە و ئەو پەیوەندیانە لە ماوەی ساڵانێکدا هەڵچوون و داچوونیان بەخۆ بینیوە. بەو هیوایە کە حکوومەتەکەمان و حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا پێدەنێنە سەردەمێکی نوێی هاوبەشی و هاوکاری و ڕەنگە تەنانەت هاوپەیمانیش. دکتۆر فواد حوسێن لە کۆڕەکەی واشنگتن ئینستیتوت تشی خستە سەر پێشاتەکانی ناوخۆ پەیوەست بە عێراق و هەرێمی کوردستان و گوتی بەر لە 9 مانگی 6 عێراق جیاواز بوو، لە 10 مانگی 6ەوە ئێمە عێراقەکی جیاوازمان هەیە. گوتی بەر لە ڕووداوەکانی مووسڵ ئێمە بە فەرمی یەک وڵاتمان هەبوو، لەشکرێکمان هەبوو، ترۆریستەکان لە زۆر شوێندا خەریکی چالاکی بوون، بەڵام دەوڵەتی خۆیان ڕانەگەیاند. ناوچەی ئەوەی کە پێی دەڵێن جێناکۆکانمان هەبوو، خاڵی هاوبەشی پشکنین هەبوو لە هەندێ ناوچەی نێوان لەشکری عێراق و هێزی پێشمەرگە. پاش مووسڵ زۆر شت ڕوویدا و گۆڕا. What happened after Mosul is the following. دەوڵەتێکی نوێت هەیە، دەوڵەتێکی نوێ لەدایک بوو، بە خۆیان دەڵێن دەوڵەتی ئیسلامی. ڕێکخراوێکی ترۆریستی هەیە کەوا بوو بە دەوڵەتێک، 80 لە سای لەشکری عێراق تێکشکا و هێزی ئاسایشی عێراق لە دەوروبەری مووسڵ و سلاحەدین و کەرکوک و دیالە هەمویان تێکشکان. هەموو ناوچەکانیان کەوتە دەست دەوڵەتی ئیسلامی و هەمویان کۆنتترۆل کرد و هەروەهاش ناوچە سونیەکانیش. هەروە بەغدا ئێستا جیاوازە لەگەڵ بەر لە پێشاتەکانی مووسڵ، لە بری هەبوونی لەشکر ئێستا بە فەرمی ملیشات هەیە وەک عەسایب الحەق و یەکەکانی بەدر و سوپای مەهدی لە ڕاستیدا داعش جموجۆ لە ناو بەغدا و دەوروبەری بەغدادا دەکەن. دکتۆر فواد لە کۆتاییدا و گوتی دەبێت حکوومەتێکی نوێ و سەرەک وەزیرێکی نوێ هەبێت، دەوڵەتی ئیسلامیش هەرەشەیەکە بۆ هەموو لایەک. ئەم دەوڵەتە نوێ ئیسلامیە سەر بەم خاکە نییە، سەر بە ڕێکخراوەیەکی ترۆریستی نێونەتەوەییە. جا بۆیە پێویستە پێکەوە کار بکرێت لەگەڵ زۆر وڵاتان بۆ ئەوەی شکست بەو دەوڵەتە ئیسلامیە بدرێت، بەڵام شکستدانی ئەو دەوڵەتە ترۆریستیە دەکرێت لە عێراقەوە دەست پێ بکات، دەکرێت لە کوردستان و بەغداوە دەست پێ بکرێت. ئێمە دوو ڕێگا دەگرینە بەر، ڕێگایەک یارمەتیدانی حکوومەت بۆ دامەزراندنی لە بەغدا، ڕێگایەکی دیکە ئەوەیە خۆمان ساز بکەین بۆ هەبوونی ئابوووریەکی سربەخۆ و بتەوکردنی هێزەکانمان، هێزی پێشمەرگە و پاراستنی ناوچەکانمان و پاراستنی گەلەکەمان. ئەو دوو ڕێبازە بەردەوام دەبێت. ئەمە سیاسەتی ئێمەیە و مەیدەوارین خەڵک لێرە لە واشنگتن لەوە تێبگەن کەوا ئەو دوو ڕێبازە دژ بە یەکتر نین، بەڵام لە کۆتاییدا خەڵک لە کوردستان مافی ئەویان هەیە بڕیار لەسەر پاشەڕۆژی کوردستان و پاشەڕۆژی گەلی کورد لەوێ بدەن. حەیدەر کەریم، دەنگی ئەمریکا. و بالیۆزی عێراقی لە واشنگتن لوقمان فەیلی گوت بەغدا دۆستانیا واشنگتن بە دۆستانیا چ وڵاتین دی ناگوهڕە ئەگەر بژارە یاوێ بە. لوقمان فەیلی هاتبوو داخوازکردن ji aliyê Carnegie Endowment lêre li Washington ji bo behskirina rewşa Iraqê. ڕۆژە عراقی گەلێک بلەستێ گوهرتن و دەما ئەس بەحسا ترسا لەسەر سەروەریە عراقی دکن ئەس دزانم ئەس چ دەبێژم. عراق ji demê damezrandinê û vir de qet rastî zehmetiyên wisa nebûye. بالیۆزی عێراقی li Washington got jî pirsa mezina civaka Iraqê ew e dîtirên cuda durustbûne ji bo Iraqî bûnê.
و ئەف کۆمەڵن رادیکالن لە عێراقی کۆم بووین بووە دیاردەیەک جیهانی و کەس ژێ نەپاراستیە و ji bo lêdanاوان عێراق بهیڤیا ئالیکاریە ئەمریکایە بەری هەر لایەنێکی دی. ئەم قەت دۆستانیا خۆیان دەگەل ئەمریکا بە دۆستانیا دەگەل چ وڵاتێن din de naguherin. لێ ji berk û ew komanên radîkal cihên pîrozên şîayan dikin armanc ji îraniyan re Husêynî jî parastina niştimaniya lewan Îranê alîkarî pêşniyaz kiriye ji Iraqê re. هەرچا بە مەجارێکە din jî gotiye em ne hewcedarî tu alîkariyê ji Îranê ne eger me bijara alîkariyê ji Amerîka yan layînekî din hebe. Lê heta niha em minêkarê Îranê ne dihevkarî û şarezayiya wan duwarê seredariya digel Daişê de li Sûriye çingo ew gef li ser me her du welatayê. Digel bazarê germê damezrandina dewleta Kurdî hevdem digel bêsirûberiya ewlehiyê li Iraqê çend pisyar arasteyê Luqman Feylî hatine kirin ke erê Iraqî dê dewleta Kurdî pesend bikin eger Kurda xwest ji Iraqê cuda bin. Kurdan bi eşkerî gotiye û serokê herêma federalî ya Iraqê Berzanî gotiye ew bi hêviya dewletê ne. Ev hêviye lê girêdana Kurda bi dewletê ve hişte li gora destûrê ye. Heta şêweyekê nû yê pêwendiyê neyê dariştin. Em çaverê dikin Kurd rolê xwe yê pozîtîv di prosesê siyasî de bibînin û di ewlehiya Iraqê de. Erêdê wan dewleta wan hebe ez vê ji pêşerojê re dihêlim. Kurd Connection pisyar ji Brîs Feylî kir ka têgeştina wî çiye sebaret ragihandina serokê Herêma Kurdistana Iraqê Mesûd Barzanî dema digel Wezîrê Derveyê Brîtanî William Hague derkeftî û gotî benda 140 destûrê Iraqê cê bi cê bû û êdî kes behsî jê neket. Ew bi şevekê çareser nabe ji aliyê layînekî ve bêje êdî ew cî bi cî bûye. Ev nebkêr hatiye ji her kesî re. Berleman heye ji bo çareserkirina cudahiyan. Eger biryar da ew çare bûye û sînorê herêmên pakin. Em ê hêviya xweşiyê ji her aliyekî re bixwazin. berî bibte balûzê Iraqê li Amerîka Luqman Feylî balûzê welatê xwe bû lê Japonê û berî wê jî lê Brîtanya di warê zanyariyên teknolojî de kar dikir. û roja 20 vê mehê muhleta dawiya ji bo rêkeftinek bête kirin di nêvbera welatên desthilatdarên cîhanê û Îranê de li ser bernama wê ya navokî. Eger na hinek layan dibêjin Tehran wê rastî تۆلەی نو ببە. هەرچەندە کێشەکانی عێراق سەرەکین وەزیری دەرەوەی ئەمریکا جان کێری هەفتەی ڕابردوو لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ ڕێبەرانی عەرەب لە ئەوروپا کێشەی ئێرانیشی لەبیر نەکرد. هۆشداریدا کات خەریکە لە دەست دەچێت بۆ ئێران تا 20 سەلمێنێت کە چەکی ناوکی ناوێت وتەبێژی وەزارەتی دەرەوە مێری هارف لە واشنگتن. ئەم داخوازە پێنگاوێ بکێرهاتی جihê bawerê û pisanahî dikeyin. Lê me hêşta nedîtiye ka bijara Îraniya de çibet. Mesele neşiyane, lê mesele niyet e. Em jî yaş me bêt dekeyin. لە کاتێکدا ئەندامانی گروپی ناسراو بە 5 زایدیەک و ئێران دەست دەکەن بە خولێکی تری و توێژی تند جێگری ڕاوێژکاری یاسایشی نیشتیمانی ئەمریکا بێن ڕۆدز دەڵێت پێشوەچوونێکی باش لە ڕێککەوتنی ناوکی کراوە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەندێک لە سزاکانی سەر ئێرانی کەم کردوتەوە پاش ئەوەی ئێران لە ماوەی 6 مانگی ڕابردوودا چەند هەنگاوێکی نا. Digel ku Îran sozên xwe bi cih bîne bo jinavbirna ambarên uranyumê 20 ji sediyê pîtandî ne bi damezrandina dezgehên pêşketiyên vavartinê dîsan divê pitir ruhn û zelal be. بەڵام ڕۆدز دەڵێت ئێران هەنگاوی پێویستی نەناوە تا ڕێبەرانی جیهان دڵنیا بکاتەوە لەوەی مەبەستی وزەی ناوکی ئاشتیانەی هەیە. کاربەدەستانی ئەمریکا ناڵێن چ بۆشاییەک لە توێژەکاندا ماوەتەوە بەڵام مایکل سینگ بەڕێوەبەری واشنگتن ئینستیتوت بۆ ڕێبازی ڕۆژهەڵاتی نزیک دەڵێت خاڵی کێشە سەرەکیەکە خواستی ئێرانە کە دەیەوێت چەند هەزار سنتەرفیوج بهێڵێتەوە بۆ دابینکردنی سوتەمەنی بۆ بەرنامەی سیڤیلی نیشتیمانی ناوکی. ئیران divê wê ji mara mezin bihêle ku em pê nîgeranin bikaribe buwan
چەکی ناوۆکی دروست بکە دەبێ ئەم نیشە ئیرانی بدن کوما حەز هەیە خۆڤەکێشن و تۆلەیان لەسەر وێ دەینن ئەگەر PTV بوو ئیرانی بژارە هەبن. ڕەنگە ئەمەش بژارەی ئێران بێت لە کاتێکدا بارودۆخی عێراقی دراوسێ بەردەوام بەرەو تێکچوون دەڕوات لە کاتێکدا ئاڵۆزی سیاسی لێ و گروپێکی میلیتانی سونەش شەڕی کۆنتڕۆڵکردنی ناوچەی زیاتر دەکەن. کاربەدەستانی ئەمریکا لە پەراوێزی وتوێژەکانی ناوکی مانگی ڕابردوو لەگەڵ ئێراندا باسییان لە ڕەوشی عێراقیش کرد بەڵام هەوڵ دەدەن کێشەکان لە یەک جیا بکەنەوە. سینگ هۆکارەکەی ئەمە ڕادەگەیەنێت. بە باوەریا من دیتنە ئەمریکا ئەوە ئیران دێ هەوڵ بدە قەیرانە عێراقی و یەن هەرێمێ بکار بینەوەکە دەستی بلند دەدانوستاندنی ناوکیدا. تا 3 هەفتەی تر سەرنج لەسەر کۆتایی هێنان بە ڕێککەوتنەکە دەبێت و لە کاتێکدا ئێران دەڵێت ئامادەیە ماوەی وتوێژەکان درێژ بکاتەوە کاربەدەستانی ئەمریکا دەڵێن ئەوان نایانەوێت مەگەر خواستێکی هەموو لایەنەکانی بەشدار بوو بێت لەسەر ڕێککەوتنێک. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. و چاری ماهەفت ڕۆژە سەرخەبوونە ئەمریکایە ژێ بریتانیا لێ ڕۆژە سەرخەبوونی ئەمریکی چالاکین جودا جودا دکن. داکیمنتێ سەرخەبوونی یە ڕاگەهاندنا سەرخەبوونی بە دەستێ تامس جافرسن هاتبوو نویسین دەوێ راپۆرتێدا ئەمێ بەرێخوا بدین وی داکیمنتێری دیرۆکی لێ بەری وێنا مە دەخواست ئەم پرسیار بکەین کە گەلۆ لە کوش ساڵێ ئەمریکا سەرخەبوونا خۆ وەرگرت ji Britanya li sala 1776 1778 yan 1709 digal me bimînin heta di mahiya bernamê ji bo bersiva rast em bizanin. ئەم وێنەیە دۆکمنتی ڕاگەیانی سربەخۆییە لە شاری نیویۆرک کە خەڵک دەیانەوێت بیبینن. ئەم ڕاگەیانی سربەخۆییە بە دەستوخەتی تۆماس جێفەرسن نووسراوە کە دواتر بووە سێهەم سەرۆکی ئەمریکا. گرنگی ئەم بەڵگەنامەیە تەنها هەرلەوەدا نییە چی لەو پەڕێدا نووسراوە بەڵکو ئەوەش کە ئەو شتانەی نەخراونەتە دوانووسراوی ڕاگەیانی سربەخۆییەوە. ئان فۆرنتن بەڕێوەبەری کتێبخانەکەیە. جێفرسن ئەم بەڵگەنامەیەی بەدەستی خۆی نووسیوە هەندێک بەندی لێ دەرکردووە لەوانە ئەوەی تایبەتە بە کۆیلەکان لە پێناو هێوەرکردنەوەی ڕەوشەکە لە کۆلۆنیەکانی باشوور. Was removed in order to appease the southern colonies. جێفەرسن خۆی خاوەنی کۆیلە بوو بەڵام بازرگانیەکانی بە کۆیلەکانەوە بە دڵڕەقانەترین شتێک ناودێرکردووە دژی مرۆڤ و مرۆڤایەتی. ئەم بەڵگەنامەیە یەکێکە لەو یازدە کۆپیەی لە ڕاگەیانی سربەخۆیی ئەمریکا ماون. ئەم بەڵگەنامەیە ڕۆڵێکی گەورەی بینیوە لە پەرسەندنەکانی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکادا و لەو بەڵگەنامەیەدا ڕاهەندە مرۆڤایەتیەکان خراونەتە پێش هەموو شتێکەوە. بەڵگەنامەی ڕاگەیانی سربەخۆیی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕاهەندە مرۆڤایەتیەکانەوە نووسراوە. بەڵێن ساڵح دەنگی ئەمریکا. و بەرسڤە ڕاست ji پرسیارەمەڕاکە کەنگی ئەمریکا سەرخەبوونا خۆ وەرگرتیە لە ساڵە 1778 بوو. بەvê çandê em têne dumahiya bername vê carê hîvîdarin babetên me bi dilê we bin hûn dikarin van bername digel çandîn hevpeyvîn û babetên dî li ser malperên dengî Amerîka temaşe bikin yan dengî Amerîka her wesa li ser Facebookê dengî Amerîka heta heftiya bê dexîlê şemo û stafê bernamê hîviya xweşî û şadiyê ji we re dikin.